ڕێز و سڵاو بۆ ئێوە بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە بەرنامەیەکی تایبەت لە خزمەت ئێوەی ئازیز زاین دەربارەی سەرکوت و گوشارەکان لە کۆمەلگای ئێراندا دوای شەڕی 12 ڕۆژە. لەم بەرنامەیە دامان هەیە باسێ بکەین لە سەرکوتی زیاتری کۆمەلگا لە کاتێکدا جیهان چاوی لەسەر پەرەسەندنی ناکۆکیە سەربازیەکانی نێوان ئێران و ئیسرائیلە، ڕژێمی کۆماری ئیسلامی لە ژێر پەردەیەم ئاڵۆزیانەدا دەستی کردو بە شەپۆلێکی بێوێنەی سەرکوت گرتن و لە سێدارەدانی هاوڵاتیان. ئەم ڕژیمە بۆ شاردنەوەی لاوازیەکانی لە گۆڕەپانی ناوخۆیی ناوچەی و نێودەوڵەتیدا و بۆ چاندنی تۆوی ترس لە نێودڵی خەڵکدا بە بیانووی ساختەی سیخڕی بۆ ئیسرائیل و تێکدانی ئاسایشی نەتەوەی ڕۆژانە گیانی گەنجان و ئازادی خوازان دەکاتە قوربانی. زیندانەکان پڕبوونەتەوە و سێدارەکان چاوەڕێی قوربانی نوێ دەکەن. بەڵام نەهامەتی ئەم سیستەمە تەنها یەخەی هاوڵاتیانی ئێرانی نەگرتووە. پەنابەرانی ستەمدیتووی ئەفغانستانیش کە لە ترسی تاڵبان پەنایان بۆ ئێران هێناوە بوونەتە ئامانجێکی تری ئەم دڕندەیە. ئەوانیش بە هەمان تۆمەتی بێبنەما دەستگیر دەکرێن، لە سێدارە دەدرێن یان بە شێوەیەکی نامرۆڤانە دیپۆرتی وڵاتی مەرگی ئەفغانستان دەکرێنەوە. ئەم شەو لێرەن تا لە ڕێشەی ئەم ستەمکاریە بکۆڵینەوە دەپرسین هۆکارە سیاسی و استراتیژیەکانی پشت ئەم سەرکوتە چین؟ قەبارەی ئەم کارە ساتە مرۆییە تا چەندەیە؟ بزانین ئەرکی کۆمەلگا و بزوتنەوە ڕزگاری خوازەکان لەم دۆخە هەستیارەدا چییە و ئایا هیچ ڕێگاچارەیەک بە دەربازبوون لەم کابوسە هەیە؟ بۆ وەڵامی ئەم پرسیارانە و شیکردنەوەی زیاتری بابەتەکە دوو میوانی زۆر بەڕێزم لەگەڵدا خاتوو لەیلا مرۆتی، مامۆسای زانکۆ و لێکۆڵەری سیاسی کە لە ڕوانگەیەکی ئاکادمی و شیکاریەوە هەڵسەنگاندنی بابەتەکان بکات، و میوانی دووەمان هاوڕێ ئاکوانوەری ئەندامی کۆمیتەی ناوەندی کۆمەڵا کە لە ڕوانگەیەکی سیاسیە و زیاتر تیژ بخاتە سەر ئەرک و استراتیژیەکانی بەرەنگاربوونەوەی کۆمەلگا و لایەنە سیاسیەکان. بە خێراتنیە دوو میوانی بەڕێز دەکەم. زۆر سپاس بۆ ئامادەبوونتان. سپاسانەکەم، مەمنون بۆ داوەتان و سڵاو ڕێزم هەیە بۆ میوانی بەڕێز و هەروە بینەرانی بەڕێز. منی شەروە ڕێز و سڵاومێ بۆ بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە و هەروەها ئێوەش ماندوو نەبن. خۆشحاڵم کە لەم بەرنامەیە جارێکی تر لەگەڵ هاوڕێ لەیلا میوانی بەدەمەدا. زۆر سپاس بۆ هەردوو بەڕێزتان، زۆر خۆشحاڵم بۆ ئامادەبوونتان. سەرەتا یەکەم پرسیار لە خاتوو لەیلاوە دەست پێ یەکەم. خاتوو لەیلا، با لە هۆکارەکانەوە دەست پێ بکەین. بۆچی ڕژیمی کۆماری ئیسلامی ڕاستەوخۆ دوای ئاڵۆزیەکانی و دوای ئەم شەڕە لەگەڵ ئیسرائیل و ڕاگەاندنی ئاگربەز بە تایبەتی پەنای بۆ ئەم شەپۆلە توندەی سەرکوت بردووە؟ ئایا ئەمە پەیوەندی بە هەستکردنی ڕژیم بە لاوازی سەربازی و سیاسی خۆیەوە هەیە و هەوڵدان یا هەوڵدانێکە بۆ نمایشکردنی هێز لە ناوخۆدا؟ ئەوەی کە کۆماری ئیسلامی لە دوای شەڕی 12 ڕۆژە ئەنجامیدا شتێک بوو کە ئەتوانم بڵێم پیشبینی ئەو شتە ئەکرا کە کۆماری ئیسلامی ئەوڵەن لەم شەڕا ئەدۆڕێنێەوە شکستەخوا بەڕاستی وا بوو، بەتایبەت لەباری هێزی نظامی و ئەمنیەتی و کە کۆماری ئیسلامی شکستێکی تەواوی خوارد و زۆرتر لە بەخشێکی زۆر لە فەرماندە نظامی ئەمنیەتیەکانی و دانشمەندە ئەتۆمیەکانی کوژرانەوە بۆ خۆی شکستێکی گەورە بوو بۆ کۆماری ئیسلامی. لەبارەی نێودەوڵەتیش و دیارە ئێران زۆر لاواستر و لاواستر بووە، حتا قسە لە سەرەوە کرێت کە ئێران لە ئەمریکا دەپاڕێتەوە بۆ ئەوەی کە بتوبێژە ئەتۆمیەکان ئێدامە پێیاکات و هەمووی ئەوانە نیشانێت کە کۆماری ئیسلامی لە دەرۆ لەژێر گوشارێکی زۆرە بەرخەلافی ئەو شعار و ئەو تەبلیغاتی کە ئەیکات و ئەو پرۆپاگەندە کە دروستی کردووە. دیارە فشارەکان لەسەر کۆماری ئیسلامی زۆر لاواز بووەتەوە، بەڵام کۆماری ئیسلامی هەمیشە وەکو بەخشێک لە بەرنامەی خۆی سەرکوتکردنی خەڵکی کردە بە ئامرازێک بۆ ئەوەی کە بمێنێتەوە. ئەو سەرکوتکردنەوە ئەوەی کە خەڵک بە سیخۆری ئیسرائیل دەناسێ، ئەوەی کە بەتایبەت لە کوردستانە دووبارە دەستی کردێتەوە بە ئێدامکردنی خەڵک و هەڕەشا کاتە سەر خەڵک. دیارە کۆماری ئیسلامی ئەمە وەکو سیاسەتێکی
دایمی دایناوە، ینی سیاسەتی سەرکوب، سیاسەتی هێرش بۆ خەڵک، سیاسەتێکی چەندین و چەند ساڵەیە هەراکە لە ئێمە لە دەهەی 60 شابینیمان بە ئێدامەکانی 67 بە پێشەوە ئێدامەکان کە لە کوردستانە بەدەست خەڵخاڵی ئەنجامگیریاوە لە ژێر دەسەڵاتی کۆماری ئیسلامی و هەموو ئەوانەی نیشانیان کە کۆماری ئیسلامی نەتەنیا لە سیاسەتی دەرۆی شکستی خواردووە بەڵکو لە سیاسەتی ناوخۆشە ئەو خۆی دەرگیری قەیرانێکە، ئەو قەیرانە قەیرانێکی زۆر گەورەیە کە حتا خامنەیی من ئەگەر ئیشتبانەکەم پێش لەو شەڕە 12 ڕۆژە ئاماژەی پێکردی بوو کە خەتەرە ئەسڵیەکە لە ناوخۆی ئێرانە، بەڵام من لێرە ئەتوانم ئاماژە بەوەکەم کە ئەو خەتەرە ئەسڵیە کۆماری ئیسلامی زۆرتر لە ناوچەکانێک لە منتەقەی کوردستانی بینی، لە منتەقەی بەلوچستانی بینی بە لەو خەڵکو و ئێتنیک و گروپگەل و ملیەتانە دەبینی کە هەمیشە بکوونەتەوە دژ بە کۆماری ئیسلامی بوون و هیچ وەخت هیچ شەرعیەتێک و مەشروعیەتێکیان بە کۆماری ئیسلامی نەدابوو و بینیمان کە لەو شەڕێکە بەرحاڵ بەتایبەت لەم 12 ڕۆژە تاران بوو بە ئامانجی هێرشەکانی ئیسرائیل لە نەهایەتە کۆماری ئیسلامی دووبارە هێرشەکان و سەرکوتەکان و ئێدامەکانی خۆی هاورە دووبارە لە کوردستان متمەرکزی کردوە لەوێ گەرەکی بوو ئەو سیاسەتی سەرکوتە ئیدامە بات و دووبارە خەریکە هەرو ئێدام و شتە ئەنجاماتەوە. من ئەتوانم بە کولی ئەرسان کەمانی گە قسەکەم جەم و جۆرکەم ئەوەیە کە کۆماری ئیسلامی چون لە دەرۆ دۆڕانی و لە سیاسەتی دەرۆی شکستی خوارد ئەمەی وەکو ئالتێرناتیڤێک هەمیشە بووە کە بێت لە ناوخۆ تۆڵەکەی لە خەڵکات و بەتایبەت خەڵکی کوردستان و تۆڵان جامات چ کوشتنی کۆڵبەرەکان ئەو ئێدام و مەترسیانەی کە داینە ئەوەی کە هێرشەکاتە سەر کۆمەلگای مەدەنیوە تەنانەت لە خصوصی ترین شتی خەڵکی مەدەنی دەخاڵەتەکان نیشانیت کە کۆماری ئیسلامی دەرەقەتی دەرۆ نایە بەڵام لە ناوخۆپی خۆشە خۆی ترنگ نیشانات بە پێچەوانەی خەڵک لە کوردستان بە تایبەت 46 ساڵە نیشانیان داد کە حتا سەرکوتەکان ناتوانێت کاریگەر بێ لەسەر بزوتنەوەیاندا. زۆر سپاس بۆ بەڕێستان. دەمە لای هاوڕێیا کۆ کاگاکو لە ڕوانگەی ئەوە کێزێکی سیاسی و پۆزیسیۆن ئایا ئەم سەرکوتە تەنها کاردانەوەی کە بەرامبەر ئەوانەی کە لە دەرەوەی کۆماری ئیسلامی ڕووەدا ئەو ڕووداوە دەرەکیانە یان درێژکراوەی سیاسەتێکی سیستماتیکە بۆ لە ناوبردنی هەر جوڵەیەکی ناڕەزایەتی بەتایبەت دوای بزوتنەوەی ژنجیان ئازادی؟ بەڵێ هەورە تالب ئەتوانە هەردوو لایەنەکەی بێت. زۆر کەس کە باسی لێ یەکەم سیاسەتی سەرکوت و سەرکوب هەروەکو هاوڕێ لەلای شاری پێازە نییە لە ماوەی دەسەڵاتداریەتی کۆماری ئیسلامیا بەڕێوە چووە، بەڵام لە دەورەهای تایبەت بۆ نمونە لە دەورانی شەڕی بینی ئێران و عێراق و دەی 60 دوای ڕاگەیاندنی ئاگربەست لەو فاسڵەیە زیاتر لە 5,000 کەس بوونە قوربانی و ئیعدام کران و لە گۆڕستانە بێناونیشانەکان لە ئێران ئەسپەر دەکراوە. زۆر کەس کە دێ باسی لێ ئەکات باس لەو کەلێنە ئەکات کە لە نێوان دەسەڵات و جەماوەتدا دروست بووەوە ئەگەڕێتەوە بۆ کارەکانی فەقر و بێکاری و نەبوونیەتی مدیری اقتصادی ناو کۆمەلگا لەلایەن دەسەڵاتدارانەوە، فەزایەکی دیکتاتۆری کە هەیە، نەبوونی ئازادی تاک، ئازادی بە کۆمەڵ، فەزای سانسۆر، تەواوی ئەمانە هۆکارن کە لەلایەن شناسنامەی واقعی کۆماری ئیسلامیە لە درێژەی دەسەڵاتەوە هەمیشەش بە سەرکوب توانیوێتی ئەم فەزایە دروست کات، یعنی لە باتیەوەی کە بێ فەقر و بێکاری و ئەوە چارەسەر بکات لەبەر ئەوەی کە ساختاری اقتصادیەکەی ناهێڵێت هیچ کات ئەوەی بۆ جێبەجێ نەبووە هەموو سەرمایی ئەو وڵاتی لە شوێنی تر بۆ مانەوەی تر بە دروستکردنی هێزە نیابەتیەکان و تەغزیەی وڵاتانی پشتیوانی خۆی وەکو دەوڵەتی بەشارە سەر ئیسرائیل لێکردووە لە باتی بەکاری بێنێت بۆ ناو کۆمەڵگاکەی خۆی و لەوێ ئاسایش و ڕەفاه بۆ خەڵک دروستکات ئەو حتا ئەوەش زیاتر یارمەتیدەری بۆ ئەگەر بۆ مانەوەی خۆشی بووە. بەڵام ساختاری ئەو دەسەڵاتە، ساختاری ئیدۆلۆژی، ساختاری ئابوووریەکەی، ساختاری کۆمەڵایەتیەکەی وایە ناتوانێت کە هەموو داهات و دەرامەدی خۆی بۆ خەڵک بۆی کە مەسەڵەن پەرستە دروستکردنی هەلالی شیعی، پەرەسەندنی ئیسلامیشی حسێنی لە باقی وڵاتانی تر لە لوبنان، لە یەمەن، لە
سووریا لە عێراق لە دوای ئەوانە پێویستی بەهێزی نیابەتی خۆی جگەلەوەیشی کە بۆ ئەگەر و احتمالە کێشەیەەکانی نێودوڵەتی پێویستی بۆ هێزانە بوو هەموو داهاتی خۆی لەوانە سەفر کرد. بنابراین سەرکوت بەشێکە لە شناسنامەی دەسەڵاتی کۆماری ئیسلامی لە ماوەی 46 ساڵی ڕابردووی خۆیان. بەڵام لە دەورانی شەڕا لە دەورانێک کە کێشەی نێونەتەوەی هەیە هەروەکو دەی شەڕ و جەریانی شەڕی ئێران و عێراق ئاماژە پێدا لەم دەورانەشە بەو حکومە زیاتر بوو. کۆماری ئیسلامی کلێنێکی یانی لەگەڵ عەدەمی مەشروعیەت لەناو جەماوەرە بەڕووبووە. ئەگەر جاران بە دەرەجاتێک توانی لەناو دەسەڵاتی خۆیان یا بە حکمی پۆڵ کۆمەڵێک یا تعدادێکی زۆر لە خەڵک لە دەوری خۆی کۆبکاتەوانێ و مزدورانێکی زۆری ئێستا لەباری اقتصادیش ئەوە ناتوانێت. جگەلەوە خودی باوەڕەکەشی عەدەمی مەشروعیەت بەرخوردانە بۆیە کە نیگەرانی هەڵسانێکی جەماوەری لەناو کۆمەلگایە کۆماری ئیسلامی لە ئێستادا ناتوانێت هەم شەڕی ئیسرائیل بکە هەم کێشەی ناوخۆیی هەڵسانێکی جەماوەری ئارام بکاتەوە. دەستی خۆی پێشخات توانین فەرقێک قایل ببین لە بینی ئەدامەکانی دەی شەز ئەو سەرکوتانەی کە لەو سەردەمایە بوون چونکە هەردووکیان سەرکوت و داپڵۆسینی کۆمەلگایە دوای شەڕ یەکیان شەڕ ئێران و عێراق بوو کە بەو شێوەیە دوای ئەوە لە ژێر سێبەری ئەو شەڕە ئەو ئەعدامە بەرینانە ئەو دەورە تاریکە لە کۆماری ئیسلامیە ڕوویدا. ئێستاش دووبارە بەو شێوەیە دوای ئاگربەز دەستی داوەتە گرتن و کوشتن و ئەعدامکردنێکی ئاوە بەرفراوان. پێتان وایە ئایا جیاوازیەک لە بینی ئەم دوو کات و ساتایە هەیە؟ ئایا بۆ بە شێوەی ئەعدامەکانی دەی شەز چونگەر وەگاگەدار بن لە یەکێک لە چێرەکانی سپای پاسدارانیش باسی لەوە کردبوو کە بێ ئەعدامەکانی دەی شەز زیندوو بکەینەوە. ئایا پێتان وایە توانن بەو ڕەواڵە وەک ئەو وەختێ دووبارە ئەو سەرکوتە بەڕێوە ببن؟ بەڵێ وەکو ڕێگا چارەیەک من لە نازانم کاناڵەکانی تری سەر بە کۆماری ئیسلامی بڵاویان کردەوە، بەڵام من لە خەبەرگوزاری فارسەوە بینیم کە بەڵێ ئەوە جارێکی تر وەک ڕێگا چارە بۆ ئەم دەورە باسی لێکات. ئەویژەوەیە کە ئەو ئەعدامانەی کە لە دەی شەست توانی کۆماری ئیسلامی بۆ ماوەیەک ڕزگار کات لە فروپاشی و لە ڕووخان، ئێستاش باتەوەژە بەوەی کە خۆشیان باشە زانن نزیک بوونەتەوە لە ڕووخان، نزیک بوونەتەوە لە شۆڕشێکی جەماوەری و جەماوەر چیتر ئەم هەمووە گرانیە، ئەم هەمووە بێبەشیە لە ژیان، ئەم هەمووە نەبوونی ئازادی و فەزای خەفەقانە چیتر تەحەموڵ ناکەن هاوکات لەگەڵ شەڕ. ئیتر چیتر ئەو کاتە نەماوە بەوەی کە ئێسێمە لە دەورانی شەڕین ئەبێ خەڵک ئەوە قبوڵ ناکات و ئەزانێ کە چیتر ناتوانێت سەری خەڵک شیرە بماڵێ بەوەی کە لە شەڕێکی دەرەکیان با خەڵک تەحەمولکەن، با خەڵک فەقیری و بێکاری و گرانی و تەواوی ئەمانە تەحەمولکەن. خەڵک لە بەردەم ئاخێزێکی گشتی جەماوەریایە و بەرینتر و تەنانەت ڕێکخراوتریش بەرعەکسی ئەوەی کە خەڵک زۆر جار پێیان وایە کە ئەمە ئیتر ئەم جارە خەڵک بۆیە هەڵاسێشن ڕێکخراو نییە. خەڵک یعنی لە ناو خۆیانە باوجودی فەزای سەرکوب بوو ئەوە باوجودی فەزای شەڕێک لە نێوان ئیسرائیل تا حەدێکی زۆر بەرەو ڕێکخراوبوو ڕۆشتن. یعنی شانسی نییە 76 هەفتە لەسەر کارزاری سێشەمەکانی نابۆی ئەعدام تێپەڕێ لە ئەوجی خەفەقان لە ناو دیوارەکانی زیندانە خەریکن دەنگی خۆیان نەگەیەنە ناو کۆمەلگا بە شێوەیەک جامعە بوێر بووە، کۆمەلگا بوێر بووە و ئەمە نەوعێک لە ڕێخستنە کە هەمزەمان هەموو زیندانیانی سیاسی لە ناو زیندانەکانە پەیوەستە بن بە کارزاری نابۆ سێدارە. لە بەشە جۆرا و جۆرە سنفیەکانیشە لە پێشەم شەڕە مەسەلەی ئەقسابی کامیۆنداران لە ئارادا بوو. بنابراین خەڵک لە حاڵەتی خۆڕێخستنایە، لە حاڵەتی ڕێکخراوبوونایە بۆ شۆڕشێکی جەماوەری. هێشتا تەواو نییە، هێشتا پەراکەندەیە، ئیشکالاتی زۆرە ئەوە ئازانم، بەڵام کۆماری ئیسلامی ئەزانێت دەست نەبات بۆ سەرکوب، دەست نەبات بۆ ئیعدامکردن. فەزای خەفەقان دروست نەبێت بەرەو ئەوە ئاچێت جەماوەر، بەرەو خۆڕێخستن ئەچێت و لەگەڵ شۆڕشێکی بەرینی جەماوەری ڕووبەڕوە بێتەوە. لە ماوەی شەڕی کۆماری ئیسلامی لەگەڵ ئیسرائیل
هەتا کوێ ئێستا کە چەند ڕۆژ دوای ئامادە باشەکەش زیاتر لە 90 کەس دەست بەسەر کراوە، زیاتر کە تعدادێکیان ژن، زۆربەی زۆریان کوردن، زیاتر لە 300 نەفەری کووردە. تۆ چاولێکە لەو ئامارانەی کە تا ئێستا دەست بەسەر کراوە لە چه ئۆستانهایەک زیاترە؟ لە کرماشان، لە ئازەربایجانی غەربی و ورمێ، لە خوزستان، لە تاران، لەوانە لەو شوێنانەی کە دەنگی ناڕەزایەتی بەرینترا، لەو شوێنانەی کە احتمالی شروعی ئاخێزێکی جەماوەریش هەر وەکەوەی کە لە ژیان ئازادی بینیمان زەمینەکانی فراهەمترا، لەو شوێنانە زیاتر دەستی داوە. کۆم هەوێت دواتر بچینە سەر ئەو ئامارانەی کە لە بەردەستن سەبارەت بە دەست بەسەرکاوان ئەوانەی کە ئەعدامیەکان ئەوانە، پێشەوەی بچینە سەر بابەتەیەک پرسیاری ترم هەیە بۆ خاتو لەیلا. پێتان وایە هەروەک باسان کرد لە قسەکانی یەکەمیشتاندا سیخوڕی لە ئێستادا بۆتە یەکێک لەو ئامرازانەی حکوومەت ئیستفادەی لە ئەکات تۆمەتی سیخوڕی بۆ ئیسرائیل ئێستا بۆتە بیانوویەکی باو بە دەست ڕژیمەوە. ئەمانێ بزانین لە ڕووی سیاسی و سایکۆلۆژیەوە ڕژیم چه ئامانجێکی لە بەکارهێنانی ئەم تۆمەتە هەیە؟ ئایا تەنها بۆ ترساندنی خەڵکە یان دەیەوێت بە تەواوەتی سەرنجی ڕایگشتی لەسەر کێشە ناوخۆیەکان لا بدات و بابەتێکی تازە بکاتەوە تا کۆمەلگا بەرەوە واراسەیە بێت؟ من پێش لەوەی کە جوابی ئەو سوالە بەمە پێم خۆشە لە ئیدامی قسەکانی کاکاکۆ ئیشارەکەم ئاماژە بەوە کەم کە بەخشێک لە تایبەتمەندیەکانی کوشتارێک لە ساڵی 1960 ئەنجام بووە ئەم ئەعدامانەی کە ئیسا خەلیفە کۆماری ئیسلامی ئەنجامیان چەندانە شاید بڵێم تایبەتمەندی فەرقیان هەیە. دانێکی ئەوەیە کە لە ساڵی 1960 خومینی نە لە کوردستان کەمێتر ئەزانین چەندێک ئەوە شتێکی جیاوازە، خومینی هێشتا لە ناو بەخشێک لە کۆمەلگای ئێران ئەو کۆمەلگا فارسە شێعەکە باوەڕیان بە ئەو بێسڵاح ئیسلامی ئینقلابی شێعە بوو، لە ناویانە تا حدودێک هێشتا ئەو قودرەتە کاریزماتیکەی مابوو بە وەختێکە ئێعدامەکانیان ئەنجامدا ئەو باوەڕی کە لە تەرەفی خومینیەوە چوو بۆ ئەو کەسانی کە تەرەفداری بوون وەکو توودەهای خەڵک لە ژێردەسەڵاتی ئەو حکوومەتە بە نوعێک خودی ساختاری ئەو زەمانە ئەو کاتە ئەو ئێعدامانەی توجیه ئەکرد بە ئەلبەتە یەک شتی زۆر زۆر گرنگیش بوو ئەوەیەوەیەکە لەو کاتە ئێمە شتێک وەکو دنیای مەجازی ئەم دنیای مەجازی سوشیال میدیاوە ئەو ئیطلاع ڕەسانیە کە ئیسە وجودی هەیە لەو کاتە نەمان بوو نەبوو وجودی نەبووە ئەوەش باعث بوو کە دوایەوە ئەو کوشتارانە بێتە ڕوو بە باسایەکە مەسەن لە دوای بەسێکە حەسەن عەلی مونتەزەری کە قەرار بوو خوب زەمانێک بە وەلی فەقیه داهاتووە دوای ئەوە کە ئەوان بۆ خۆیان بەخشێکیان ڕوون کردەوە بەخشێک لە ڕوونکردنەوەکە بە وەسیلەی سازمانەکان و نەهادەکانی کە بووە. یعنی ئێمە دەورەیە کە بینین کە قسە لەو ئێعدامەکان ئەنجامە گەیریە بەڵام قسەی لەسەر ناکرێت چون ئەو فشار و گوشاری ناوخۆ هەم زۆر بوو هەم هێشتا بەنەوەی خومینی ئەو مەشروعیەتی لە ناو تەرەفدارەکانی خۆی بوو ناڵێن لە کلیەت ئێران بەڵام لە واقعیەتە لە ناو بەخشێک لە کۆمەلگای فارسا هێشتا ئەو مەشروعیەتەی بوو یا ئەو نیرووە کاریزماتیکەی بوو. دوایەوە بینیمان دوای مدەتێک کەم بەخاطرەوەی کە سوشیال میدیا هات بەخاطرەوەی کە ڕوونکردنەوەکان زۆرتر و زۆرتر بوو ئەو ئێعدامانە هاتە ڕوو ینی ئەو میزان لەو شاید بڵێم لەو حکوومەتە لەو سەبعیەتەوە لەو خشونەتی کە کۆماری ئیسلامی بوو هاتە ڕوو بە کۆمەلگای نێودەوڵەتی ئەوەی ئەزانی بەڵام لە دوای ئەوە ئەو شتە کەم ڕوونتر بوو ئەوە شاید بێژم شتێکە زۆر جێگای ئاماژەیە بەڵام ئەم ئێعدامانی کە ئیسە ئیتفاقەکەوێ ئیسە توان هەر لەگەڵ ئەوە من جوابی پرسیاری دووەمتان بەمەوە بە ناوی ئەوەی کە مەسەلەن سیخۆری بۆ ئیسرائیل لەکرێیا بە هەر عنوانێکی کە ئێمە ئەوە ئەزانین ئەو شتێکە بە سیخۆری بۆ جاسوسی بۆ ئیسرائیل نازین یا ئەو شەبەکەی نفوزە لە ناو خەڵکان نییە ئەو شەبەکەی نفوزە شەبەکێکی نفوزە لەسەرۆ یعنی لە بەیستڵاح لە بەخشی ئەسڵی حکوومەت ئەو شەبەکەی نفوزە بە پێچەوانەی ئەوەی کە کۆماری ئیسلامی پێی خۆشە شەبەکە نفوزەکە بباتە ناو کوردستان شەبەکە سیخۆریەکە بباتە ناو کوردستان بڵێ ئەوە کۆڵبەری کوردە ئەوە کەسانێکن هەرا ئەزانن ئەم لەم دوو سێ ڕۆژە باس لە ئێعدامی حکمی سێدارەی 5 نەفەر لە لاوان بە خەڵکی مەدەنی شاری بۆکان کراتوە ئێعدام هەیە کە پێش لەوە اتفاق کەوتە کۆماری ئیسلامی پێی خۆشە بڵێ ئەمە
ئەمە لە ئەسڵا بەرهەمی مەسەلەن سیخۆریە بەرهەمی ئەو بزوتنەوەی ژنجیان ئازادی لە حاڵێکە ئەو سیخۆریە بەدەست کەسانێکە کە حتا لە ئوتاقخەوی بەیسڵاح فەرماندەهانی نظامی ئەمنیەتی خەبەریان بۆ ئەوەکی خەبەری بۆ کەسانێکن کە لەسەرۆن یعنی ئەشی بە شوێن سیخۆرەکانی خۆیان لەناو خۆیان بگەڕن نە لە ناو خەڵکی مەدەنی نە لە ناو خەڵکی ئاسایی ئەشفکلەوە کەنەوە زمانێکە ئەوانە هاتن خەڵکیان سەرکوتە کرد لە کوردستانە خەڵکیان سەرکوتە کرد ئیسێ شەر سەرکوتیانەکەن بە ناوی کۆڵبەر و بە ناوی بەیسڵاح سیخۆری و غەیرە ئەمان کە بە شوێن ئەو کارەوە بوون لە ئیسرائیل موسادی ئیسرائیل و هەتەواوی چوارچێری حکوومەتی کۆماری ئیسلامی ئەناسی بە فەرماندە نظامیەکانەوە بە هێزە ئەمنیەتیە باڵادەستەکانی و تەنانەت لە چکولەتری مەناتقی استراتژیک و نظامی ئێران خەبەری بوو یعنی کۆماری ئیسلامی پێخۆشە نیشانی بات کە کێشەکە لە چیایە کێشەکە لە ناو خەڵکی مەدەنیایە بە ئەو سەرکوتە کە ئەنجامی هات ئەوەی کە بەتایبەت لە کوردستانە ئەو سەرکوتەی زۆرتر کردا دقیقاً کاکاکو دروست ئاماژەی پێکرد ئەوە سەرکوتێکی سیستماتیکە بەڵام ئەو سەرکوتە سیستماتیکە ئایا جواباتۆ ئەتوانێت بۆ مدەتێک بەڵێ من ئەوم قبوڵە بۆ مدەتێک دەتوانێت نۆعێک ڕکوت خاتە ناو بزوتنەوە بە نۆعێک ئەو بزوتنەوە کەمێک سەرکوتی کا بەڵام ئەوە بۆ هەمیشە نییە تەجروبەی ساڵی 1960 نیشانیدا ئەو گشتە سەرکوت کرا حتا ئەو مەشروعیەتە کە تەرەفدارانی خومێنیش دایان بۆ ئێعدامانە مدەتێک بوو دوای مدەتێک دووبارە ئەو کارە ناشرینەی کۆماری ئیسلامی هاتە ڕوو بە ئیسێ شەگەرگەرێکی بە هەرۆشیەوە ئێدامە بات کۆماری ئیسلامی یەک شتی شەزانێ ئەزانەیە کە ئیسە ساڵی 1960 نییە شاید بە نەزەری خۆیان خوای ئەو دەورە هەرخوای ئیسە بێتوە هەرو تونند و تیژێ بێ بەڵام ئەزانگا ئەو کۆمەلگانیە ئەزانێ ئیسە دەنگی خەڵک تەنانەت من قسە لە کوردستانەکەم قسە لە باشەکانی باش ئەو بەخشەکانی کە ناکەم ئۆپۆزیسیۆنی غێری کورد ناکەم بەڵام ئەڵێم هەداپۆزیسیۆنی کورد لە دەرۆ سایەکە دەنگی خۆت بەرز کات لە کوردستان چی پێش دێ بە کۆمەلگای شتە ئەبینێ من پێم وایە ئەوە شتێکی گرنگە بە نیشانی ئاتکە کۆماری ئیسلامی بە پێچەوانەی سیاسەتەکانی ناتوانێت ئەو خەڵکە بۆ هەمیشە سەرکوتکە شاید لە دەورێکی مۆقەتە مؤثر بێ بەڵام خودی کۆماری ئیسلامی حتا مطمئن نییە کە یەک دانە جەرەقەی یەک دانە شت ئاور لە کوردستان هەڵنەگرسێت دووبارە بە قەولی معروف بزوتنەوەیان نەبێ بەزوتنەوەش چێتە جێگاکانی تر چون ئەزانێ مرکزی ئەو بزوتنەوە ترسی کە کۆماری ئیسلامی ئیسە لە هێزی سیاسی کوردی هەیەی لە حزبی سیاسی کوردی هەیەی لە بزوتنەوەی کوردی هەیەی لە کۆمەلگای مەدەنی کوردستان هەیەی مطمئنە حتا لە تارانەتی چون تەجروبەکە نیشانیدا شەڕە 12 ڕۆژەکە نیشانیدا کە تاران تا حدێک دەتوانێت کۆنتڕۆڵکە بەلێ ترسەکەی هەمیشە لە کوردستان بووە بۆیە پێی خۆشە خەڵکی مەدەنی کوردستان لە تەواوی چین و بەیسڵاح تەبەقەکانی کوردستان خەڵکی مەدەنی جیاوازی هێزی سیاسی بە خۆری ئیسرائیل بەڵام بۆ ئێمە ئەزانین بە خۆشیان ئەزانن ئەو شتەبانیە بە خۆشیان ئەزانن کە هەرچەندێکیش ئەو سیاسەتیان بێ لە نەهایەتە ناتوانن وەکو سیاسەتێکی بەردەوام ئێدامی بەزانن بە نسبەتی ئەو سەرکوتی کە لە کوردستانێکیان ئەو سەرکوتی کە لە حاشیەکانە ئەنجامیان ئیمکانی ئەو خەڵکە حوسن و بەڕوبەڕووی ئەو سەرکوتانە بزوتنە بێت دووبارە شقل بگرێت. ماڵێ زۆر سپاس بۆ بەڕێستان هاوڕێیا کۆ ئەگەرمان هەیە باسێک لە قەبارەی ئەو کارە ساتە بکەین کە ئێستا ڕوەدا دواتر ئەچینە لای دۆخی پەنابەرانیش کە لە سەرەتادا لە پێشەکیەکەدا باسمان لێ کرد کە تەنیا خەڵکی ئێران نییە بەڵکو پەنابەرانیش لە ئێران تووشی کێش و گرفت بوون تووشی ئەم سەرکوتانە بوون هاوڕێیاکۆمان هەیە بزانین ئایا دوایین زانیاریەکان لەسەر دەست بە سەرکراوان و مەحکومکراوان چیایە ئێوە ئامارەکتی واتانە بەردەستدا هەیە بە پێی و ئامارانەی کە لە ناوەندەکانی خۆشێری بڵاو بە تایبەت بۆ من سەر چاوەکەی ڕاستێک بە پێی و ئاماری کە لەو کاناڵانە ئەو بڵاوە بێتەوە تا ئێستا زیاتر لە 900 کەس دەدەسەرکراوە لەناو ئەمانەیە 40 کەسیان ژنن و 18 لەو ژنانە ژێر 18 ساڵە ژێر 18 ساڵە زۆر هەر وەکو هاوڕە لەیلا ئێمە ئاماژەیەکەدا حکمی ئیعدام بۆ 5 زیندانی سیاسی هەڵسوراوی کۆمەڵایەتی لە
بۆکان ئاعدام کراوە 12 جارێ ئاعدام حکمی نائینسانی هەر ناوبردنەکەی خۆف ئەخاتە ناو دڵی ئینسانی ئەم سەردەمە کە کەسێک لەبەر هەبوونی بۆچوونێکی سیاسی بە 12 جار ئیعدام محکوم کرد بۆ ئەمە کارەساتە لە مانگی پشتەڕ یا مانگی تیرەوە لە ئەوایلی مانگی تیرەوە هەتا ئێستا زیاتر لە 24 کەس ئیعدام کراوە لە سەرەتای مانگی ساڵی 1404 هەتاویەوە هەتاکوونێ ئێستا زیاتر لە 430 کەس ئیعدام کراوە 430 ئینسان بەلای مختلف هەڵواسراون و بەشێکی ئەمە گەڕێتەوە بۆ پێش شەڕەکە بۆ پێش ئیسرائیل وێرە دروستکردنی ئاوا فەزایەک لە هەلومەرجی ئێستادا بەتایبەت و تەسویبی یاسایەک دووفۆریەتی کە ئەو کەسانە یا ڤیدۆ ئەنێرن بۆ کاناڵهای ڕژیم یا بۆ کاناڵهای تر لە شەڕەکە لە دوای شەڕەکە و لە فەزای نائەمنا کە بە حکمی 25 ساڵ زیندانی تعزیری و بە دواتر ئیعدام و ڕۆژنامەی فارس ئاوا ئەنووسێت کە بێت ئیعدامەکانی دێی شەستکرارکەینەوە بۆ تێپەڕبوونی ئەم دۆخە لە قەیران نیشان لە ئەوجی ئیستیسال و زەبوونی دەسەڵاتێکەدا کە ناچارە بۆ سەرکوب و سەرکوتی خۆی لە شەڕی ئیسرائیل بە هەر معنایەک کە دژی شەڕی بە هەر معنایەک وجهەی سیاسی وجهەی دەسەڵاتداریەتی تەواوی ئەو قەدەر قودرەتیانەی خۆی کە ڕووی لە جەهانە کرد و تونێلهای موشەکای عەجیب و غەریبی نیشانەدا و لە پەهباد و لە سیستمی باسی لە سیستمی دفاعی هەوایی خۆی کردوانە هەمووی وجهەی شکا بە معنایەک شکستی خوارد دەسەڵات هەیمەنەی نەمات لە کۆماری ئیسلامی ئەو هەیمەنەی کە دەسەڵاتداریەتی و لە بەرامبەر بە نەیارانی خۆی لە ئاسیین و نەتەوەیی شکا بەڵام دێت زۆری بەرێک ئەشکێت زۆری بە هەڵسوڕاوێکی کۆمەڵایەتی ئەشکێت زۆری بە هەڵسوڕاوێکی ژینگە پارێز ئەشکێت و بە ناوی جاسووسی موسا ئەخر من ئەڵێم کێ جێگای ئیسماعیل هەنیە یازانی کۆڵبەرەکانی کوردستان بوون لە تەیدانی هاوڕە لەیلا کێ جێگای ئەحمەد نەسڕوڵڵا یازانی کە تەواوی باری حفاظ و ئیطلاعاتی ئەوان بەدەست کۆماری ئیسلامیەوە بوو هەموو هێز و توانای ئیطلاعاتی و پاراستن و پارێزگاری لەو حیزبوڵڵا و لە ڕاهبەرانی لە سیستمی ئیطلاعاتی کۆماری ئیسلامیەوە بوو کێ جێگای حاجی زادە و سلەیمانی و باقری و ئەمانی یازانی کۆڵبەرەکان کوردستان هەڵسوڕاوانی مەدەنی لە کوردستانە یانزانی ئەمە بەیان ئەمە هەر دروستکردنی ئەو فەزایە لە ڕۆح بۆ وەحشەتە کە ئەگەر هەیشاوە ئەگەر لە باری نێونەتەوەییەوان شکستی خوارد لە شەڕ لەگەڵ ئیسرائیل لانیکەم بتوانێت دەستپێشخەری بکات لە شەڕە ناوخۆییەکەی لەگەڵ جەماوەرە ئەو شکەسە نەهێنێت چونکە بە حاڵ و دووبەڵات بە ئەندازەی سەرسوودنێک پاشەکشێ بکات لە مەسەلەی حەجاب لە حتى نانەت ڕەفورمیش بدات یعنی ئیمزایانی خۆی کردووە کۆماری ئیسلامی کۆماری ئیسلامی باش دەزانێت جەماوەر تەجروبەی دەیمانگی 96 و ئابانی 98 و شۆڕەشی ژیان ئازادی هەیە ئەزانێت کە ئەگەر ڕێکخراوی بێت سەر شەقام لە فترەیەکی کەمە ئەتوانێت ڕێکخراو بێت تەجروبەی قەبرستانی ئایچی سەقزی هەیە کە لە فترەیەکی کەمە نەک هەموو ئێران بەڵکو پەرلەمانەکانی دنیا و جەماوەری ئازادیخوازی لە ئەسی دنیاش گرتەوە بۆ لەو شوێنانەی هەست بە هەسەر هەڵدانەکات و لەوانە لە کوردستان لەو شوێنانەی کە هەست بە نەگرانیەکات فەورەن دەزەکات بە دروستکردنی فەزای سەرکوب و سەرکوت و ئیعدام منطقی نییە هەڵسوڕاوێکی پارێز لە داڕی بەسی دەربەشەلا لەی عام محکوم بەراوی ئاژادیوان
هەر ئەمڕۆ لە میاندوا و کەسێکی بە جورمی قەتڵی عەمد ئیعدام کردووە. تۆ ئەمانە ئەکات ئەم فەزایە دروست ئەکات کە بڵێ ئیقتیداری نێونەتەوەییەکەی ئەگەر لە بین چووە بە سەرکوب مەقام و ئیعدامی هەڵسوڕاوانی کۆمەڵای سیاسی لەناو خۆی جێکاتەوە لەلایەنە سیاسیەکانەکە حیزبە نارەکانی ڕۆژهەڵاتی کوردستان نور لە کەمپەکانە ئەڵە فشاریان بۆ وێنێ جێبەجێیان مانە هەڕەشەی ترۆر بۆ خۆت دەزانی بۆ بەڕێوەبەران و بۆ میدیاکان بۆ ڕۆژنامەنووسانی ئۆپۆزیسیۆن هەر لەناو هەرێمی کوردستان دێت بەنامە دێت بە هەڕەشە دێت لەلایەن ئەمە نیشانەوەیە کە ئەو دەسەڵاتە نیگەرانە و ترسێکی واقعیشی هەیە لە هەنێکی جەماوەری و ئەزانێت لە ئەگەری سەر هەڵدانێکی جەماوەری کۆماری ئیسلامی زبڵدانی مێژووەوانێ و خۆشی بە ئەوە باشە زانێت بۆیە کە دەستی بەوە کردووە. من ئێستاکە یا لە فەکانی داهاتوومانە ئەگەر بڵێن فەزایەکی سەرکوب هەیە خەفەقان هەیە ئەمە کۆماری ئیسلامیە شەڕێک مەوجودە احتمالیە ئاگر بەسەر شکەنەندە بێت یان نەبێت شڕوەدا و ئەبێ خەڵک چی بکەن لە ئەرکی لایەنە سیاسیەکان دەزانێت لایەنە سیاسیەکان دەبێت لەم بارودۆخەکە هەیە ئەم بەتایبەت ئەوەی کە من باسیەکەم و هاوڕێ لێرا زۆر لە قسەکان تەییدی کردەوە بەڵێ باسی کوردستانەکەین لایەنە سیاسیەکان لە کوردستان گوێگریان هەیە لایەنە سیاسیەکان لە کوردستان خەڵک بەدەم بانگەوازەکانیان ئەواچن خەڵک لە ڕۆژێکا دوکان و بازار داخن بەگوێی لایەنە سیاسیەکانەکەن ئالەم هەلومەرجە خەڵکی کوردستانە بێت چی بکەن ئەمە ئەرکی هەنووکەیی و ئێستەی لایەنە سیاسیەکان پێشەوەی کە بانگەواز بدەی بە لایەنی سیاسی. زۆر خاڵێکی گرنگت باس کرد کۆتا بەشی بەرنامەکەمانە مێبچینە سەر ڕێگاشارە و ئەرکی هێزەکان جا چ لە کۆمەلگادا چ هێزە سیاسیەکان پێش ئەوەی بچینە بەشی کۆتایی بەرنامەکەمان سەرەتا ببوورن داواکەم کە تۆزێک کورتتر وەڵام بە پرسیارەکان بدەنەوە کە فریای کاتی بەرنامەکەمان بکەوین لەم نێوانەدا باسێک بکەین لە پەنابەرانی ئەفغانستانی لە ئێران تراژدیایەک کە بۆم خەڵکە ڕوەدا لە ئێرانە خاتو لێلا هۆکاری چییە کە ڕژیم هاوکات لەگەڵ سەرکوتی هاوڵاتیانی ئێران بەم شێوە درندانەیە کەوتۆتە گیانی ئەم پەنابەرە بێدەرەتانانە کە وێنە و کلیپەکانیان لە تۆڕە کۆمەڵایەتیەکانە بڵاوە بێتەوە و زۆر بە شێوەیەکی درندانە هەڵسو کەوتیان لەگەڵەکرێ ئایا ئەمە سیاسەتی ڕەگەزپەرستانەیە بە تەنیا یان ئامانجێکی سیاسی دیاریکراویشی لە پشتە؟ من پێم وایە هەردووکێتی ئەو سیاسەتە ڕەگەزپەرستانە و ژاکپەرستی و ئەو بە ئیستیڵاح فاشیسمە ئیسلامیە شیعە فارسیە کە شکڵی گرتەمانە هەرسێکیان لەگەڵ یەکان بە ئێرانگەرایەکی تایبەتیشیان لەگەڵ تێکەڵ کردووە نەتیجەی چەند ساڵ سیاسەتکردنی کۆماری ئیسلامیە کە خەڵکێک کە زۆری گەرەک بووە خەڵکێک وەکو خۆی تەربیەت کا فەرهەنگێکی سیاسی تایبەت دروست کاکە لەو فەرهەنگە سیاسیە هەم بۆ خۆی بمێنێتەوە بە هەم ئەو خەڵکەش لەژێر دەسەڵاتەکەی وەکو خۆی فکرکەنەوە وەکو خۆشی ئەمەڵکەن ئەوەیە کە ئەبینین ئیمڕۆ کۆماری ئیسلامی بەتایبەت وەختێکە بینی زۆر لە قەیرانایە من پێم خۆشە ئالێرە ئاماژە بە شتێکی زۆر گرنگ کەم هیوادارم توانم بە کورتی وشتا جەم و جۆری باسی لەسەرکەم خودی کۆماری ئیسلامی بە خودی خامنەی ینی هەم سیستمی بە هەم خودی خامنەی دووچاری قەیرانێکن بە ناوی قەیرانی ڕەهبەری منزورم چیە لە قەیرانی ڕەهبەریە کۆماری ئیسلامی لە دوای ئەو حەملەکە ئیتفاق کەوتووە 12 ڕۆژە و زۆرتر لەوە گەرشتبانەکەم خامنەی خۆی داشارد بە دیار نەبوو کۆماری ئیسلامی قەیرانێکی بۆ پێشات بە ناوی ڕەهبەری و ئێزانێکە لەو کات و ساتە بەڕاستی ئەو ڕەهبەریە نەمێنێ ئیمکانی ئەوە هەیە کە خۆشی کەوێتە خەتەر و ژیانی کەوێتە مەترسی وە لە تەرەفێکی کێشەوە ئەو قەیرانی ڕەهبەریە بۆ خودی خامنەی هەیە خامنەی حتا بە پێی ئەو شتێک کە وەکو فێقی سیاسی لە ناو شیعە ئەیناسین وەکو فێقی سیاسی لە شیعە ئەسڵەن ئەو شتێک کە وەکو سەلاحیەتی ڕەهبەریە لە دەستی داوە کە بەخشێک لەو سەلاحیەتە لە ناو فێقی سیاسی شیعە بەخشێکی شجاعەتە بەخشێکی عەداڵەتە بەخشێکی بە ئیستیڵاح تەدبیرە وەکو ئەوەی کە لە فێقی سیاسی هەیە و لە ناوخودی قانونی ئەساسی باسی لەسەر کرات ئایسا هەمووی ئەوانەی یعنی چووەتە ژێر سوال بووی یعنی
ینی بە شێوە خودی خامنەی ئەمانە چۆتە ژێر سوال و خامنەی ئیتر ئەو سەلاحیەتانەی کە پیان وابوو لە ناو خامنەیە هەیە حتا لە ناو خودی مەراجعی شیعیشە ئێستا بۆ لای بەخشێکی زۆریان چۆتە ژێر سوال کە خامنەی شجاعەتی نییە وەکو کەسێکی ترسەنۆک لە ڕۆژی شەڕابۆنمانی فەرماندا حەڵات گوم بوو خۆی ون کرد یا ئەو تەدبیرەی نییە یا ئەو عێداڵەتەی ئەوەی کە لە فقی شیعە قودرەتێکیاندا بە خامنەی بە ناوی وەلی فەقیه لەگەڵ ئەو قەیرانەکە ئێستا کۆماری ئیسلامی هەیەی بەخشێک لە قەیرانەکەی ئەگەڕاوە بۆ ئەوەی کە لە ناو ئێرانیەکانە هەمیشە باس بەسەر وڵات و ملیگەرایی ئەو بێستەڵاح ئێران شاریە بوو کە پیان مابوو خامنەیی و دەسەڵاتدار بە ناوی ئومەتگەرایی ئیسلامی ئەوەیان داشاردەوە ئەوە نەمات بەڵام لەم کات و ساتە کۆماری ئیسلامی زرنگیەکی کرد بە ئەو چهرە بەڕاستەکەی خۆی نیشاندا ئەو نقابەی لە دەموچاوی خۆی لابرتەرە و خەڵکەی کە خەڵکی ئەفغانستان کە بەپێی بەدبەختی بە بەپێی ئەوە کە کەسانێک ئیسلامی سیاسی سنی خەتەرناک وەکو ئێران ینی تاڵبان لەوێ هاتبووە سەرکار ئەویش خۆی دلیل و هۆکاری زۆری بووە ئەمانە کە ئاوارە بوون هاتنە ئێران بە چەندین ڕۆژ لەم خەڵکە سوء ئیستفادەی کرد یا بەخشێکیانی مەجبور کرد بە خاطرەوەی کە ژیانیان نەبوو لەباری ئابووری لە فشار بوون بەغەیرە مەجبوریانی کرد بەخشێکیان چرە ناو گرۆهی فاتمیون چونە ناو گرۆهی بەئیستیڵاح ئەوانەی هەشت مەسەلەن بۆ نمونە ئەوانەی کە لەگەڵ سوپایەتی زۆریان بەتەرتیب بەخشێکیان بتەدبیر ئەو خریشکەمان و خەڵکی ئەفغانستان کە لە ئێرانە لەباری قانونی کار سوء ئیستفادەیان لێکرێ هیچ وەخت ئەو قوانینە وەکو وڵاتێکی ئوروپایی نییە وەکو سوئێد نییە وەکو فەڕەنسا نییە وەکو بەرزەن فەنلاند نییە و هەمیشە لەوان سوء ئیستفادەیان کردە ئیسش ئەو ڕەگەزپەرستیان بە ئەوجی خۆی گەیانە بە هاتن وەکو ئەوانیان بەستی خۆر ناستی بە ڕەفتارێکە دژی ئینسانیە خۆیان پیان کە ئێمە ئیسلامی دژی ئیسلامیشە ئەوان هاتن بە ناشرینترین شێوە ئەو هەڵسوکەوتیان لەگەڵ خەڵکی ئەفغانستان کردووە هەر ئەو خەڵکی ئەفغانستانە کە بۆ خۆیان قوربانی دەوڵەتێکی بەئیستیڵاح ئیسلامگەرای سونی تاڵبانن ینی لە ئەسڵا ئەم دوانە هەم ئیسلامی تاڵباندیوە هەم ئیسلامی خامنەی خومێنی یەک ڕوون لە هەر جێگایە کە ئەمانە خۆیان نیشانن لە جێگاهای جیاواز ئەمانە خۆیان نیشانن بە ئەوەی بووە بەکاری ئەوەی کە بەخشێکی زۆر لە خەڵکی هەم ئێحساسات و هەم خەڵکێکە تحتی تەسیری ئەو لەژێر کاریگەری ئەو فەرهەنگە سیاسین کە کۆماری ئیسلامی بۆیانی دروست کردا ئەمانیش لەگەڵ کۆماری ئیسلامیە دەستیاندا بە دەستی یەکۆ و هاتن خەڵکی ئەفغانستانیان ئەو خەڵکی ئەوان یاخسەتە ناو گوشار و پیان وایە کە گەر خەڵکی ئەفغانستان بگەڕێنەوە لە ژێردەسەڵاتی ئەم زاڵمە چنە ژێردەسەڵاتی ئەو زاڵمەی تر پیان وایە کە کێشەکە حەلەبێ لە حاڵەتا کێشەکە ئەوە نییە کێشە ئەوەیە کە کۆماری ئیسلامی بەو فەرهەنگە سیاسیە کە دروستی کردا نەتەنیا خۆی بەڵکو خەڵکێکیشی وەکو خۆی تەربیەت کردا ئەوەی کە دژ بە خەڵکی ئەفغانستانە ڕوەکەی تری کۆماری ئیسلامیە جا ناوی ڕۆشن فکر بەخۆیەگرێ ناوی چوزانم مامۆستای زانکۆ بەخۆیەگرێ خەڵکی مەدەنی بەخۆیەگرێ بە هەر شکل و شەمایلێک بێ ئەمانە ڕوەکەی تری کۆماری ئیسلامی خۆیان بە ناوی خەڵکی مەدەنی داناوە بە بەخشێکیش لە خەڵکی مەدەنی وەلێ لەژێر کاریگەری ئەو فەرهەنگە سیاسین کە وەکو کۆماری ئیسلامی دژ بۆ پەنابەرە ڕەفتارەکەن کە لەو پەنابەرە زۆرترین ئیفادەیان کردا لە کاتی خۆی یعنی هیچ حقوق بە هیچ ئینسانی ئەوانیان نەپاراستە گەرەکیانە بانیشانی بێستەڵاح لاوازبوون و بە تەواو بێلیاقەتی کە کۆماری ئیسلامی هەیەی گەرەکیانە لەوان لە ئەوان نیشانی بن لە حاڵەکە کێشەکە خودی کۆماری ئیسلامی و ئەو فەرهەنگەیە دروستوە. زۆر سپاس بۆ بەڕێستان کاکە کوێوە گەر قسێکتان لەسەر وتەکانی خات و لەیلا ببێت یان باسێک لە هۆکارەکانی سنوورداشکردنەوە و گەڕانەوەی ئەفغانیەکان بکەن تۆزە بە کورتیە گەر وەڵامیەوە پرسیارم پێ بدەنەوە فەرموون. لە درێژەی قسەکانی هاوڕێ لەیلا قسەکان کە بەشێکی واقعیەتی ئەو مەسەلەیە بوو قسەیەکم نییە فقط ئەوەندە بڵێم کە خەڵکی ئەفغانستان خەڵکی قوربانی زیاتر لە چەندین دەیە شەڕ ئەمانە ئاوارەی پاکستان بوون ئاوارەی ئێران بوون ئاوارەی وڵاتانی دەرەوە بوون وەکو زۆربەی هەموو وڵاتانی شەڕ زەدا یوانەی کە بەتایبەت دەسەڵاتێکی مرتەجع و باکەوتووی وەکو تاڵەبان لەسەر حکوم بێت یعنی تر بەشێک لە لەم خەڵکە بەداخەوە ئاوارەی وڵاتانی دراوسێ و یا وڵاتانی دنیا
لەبەر ناڕێکخراوبوون لەوەی کە جنبشێکی توودەیی عەزیمی کۆمەڵایەتی لەوێ موجود نەبووە، ئەمانە هەمیشە سویسادیان لێکراوە. تۆ چاو بکە مەسەلەن لە پاکستان، ئەوانەی کە سەر بە تاڵەبانی پاکستان بوون، ئەو ڕێکخراوانەی کە لەوێن و ئەوانیش ڕێکخراوەهایەکی تۆندڕەوی ئیسلامین، هەمیشە بەشێک لە هێز و توانایی خۆیان لەمان وەرگرتووە. جمهوری ئیسلامی لە شەڕەنیابەتیەکانی خۆی لە سووریا و لە لوبنان هێزێکی گەورەی دروست کرد بوو بە ناوی هێزی فاتمیۆن، لەم خەڵکە هەژاری لێقڵ کە لە ئەفغانستان ئاوارەی ئێران بوون، هێزێکیان لێ دروست کردبوون و جوانان و لاوانێکی ئەژۆری ئەفغانی لە سووریا و لە لوبنان و لە عێراقیش لە شەڕ بۆ جمهوری ئیسلامی کوژرا. لەناو خۆی وڵات هەر لە سەرەتاوەکی ئەفغانستان لەناو ئێرانە، ئەگەر حتا لەوێژ لەدایک بوو بێتن، حەقی شارۆمەندی حەقی تابعیەتی ئێرانیان هێنادرێت. دەورانی ڕەیسی بەولاوە بەشێکی زەرکانەیی و مدیریەتی ئەخسی و بوو زۆری بێکاریان نابەسەرەوەی کە هۆکارەکەی وەیە ئەفغانی زۆر لە ئێرانە موجودە. لە حاڵێکە ئەم ئەفغانیە هەمومان نەزانین لە ئێرانە سەختترین بە هەرزانترین حقوق ئەنجام، یعنی لە هیچ مافێکی ئینسانی جگە لەوەی کەوتم حتا تەنانەت ئیستفادەیان لێ یەکەم مەسائلە بۆ شەڕەکان لە جوبهەهای مختلف کاریان هێنن و نەخەنە مەترسیەوە، تەنانەت لە حەقی شارۆمەندی وەرداگرین و بەشێکیش لە ناکارامەیی خۆیان نێنە من ئەوەنەوە. ئێستا هەر وەکو لە سوالەکەی پێشوو باسم کرد، بەشێک لە تاوانی یارمەتیدانی موساد و نازانم ئەم درزی ئیتلاعاتی لەلایەن کاربەدەستانی کۆماری ئیسلامی و ئەویش بەشێکیانێنم تعدادێک لە ئەفغانیەکانی ناو ئەمانە جگە لەوەی کە بڵێن خەڵکی ئەفغانستان جارێکی تر ئەبنە قوربانەی تۆتم شارەکە مناڵێک لە سیستان بلوچستان لەدایک بووە، دایکبووە ئەفغانستانیە، لەوێ گەورە بووە، حەقی مەدرسە چوونی نییە، حەقی شارۆمەندی نییە، حەقی ئیسفادە لە بێداش و دەرمانی ئەو وڵاتەی نییە. لە دوایەوەش کە لەوێ بووە بە نەحوێک بێگانەیە بەدەست ئەفغانستان، بە زبانی، بە کەلتوری، بەتایبەت لە کاتێکا کە دەسەڵاتێکی زیاتر دیکتاتۆر و زیاتر مرتەجع لەوێ دەسەڵاتداریەکە، ئەم مناڵەکە لەوێژ لەدایک نەبووە، کاتێکی بیگەڕێتەوە بۆ ئەوێ کە هەموو شتێکی دوو ئەوەندە بۆی بێگانە، یعنی ئەم خەڵکە بوونەتە قوربانی بێتابعیەتین لە هیچ شوێنێک حەقی دەرهێنانی شناسنامە و پاسپۆرت و سەفەریان نییە، سەختترین کار بە هەرزانترین پوڵەکەن، فەقیرن، لە ئیمکاناتی ڕەفاهی و ئامۆزشی و بێداشتی بەرخوردار نین، سەرەڕا هەموویانە هەڵیانگری بە کۆمەڵ بیان نێریتەوە بۆ وڵاتی خۆیان کە ئەمانە ئەفغانستانێ. جگە لەوەی کە هەندێک شتی وەرتریش هەیە، مەسەڵەن تۆگە ژنێکی ئەفغانی لە ئێرانە لە ژنێکی ئێرانی پیاوێکی ئەفغانی بێنە، پیاوە ئەفغانیەکە حەقی نییە کە شناسنامەی ئێرانیە بەڕەسمیەت، بەڵام پیاوێکی ئێرانی ئەگەر ژنی ئەفغانستانی بێنە بەڕەکسەکەیت. یعنی لە بوارهای دووزیە ئەگەر کەسێک بێ ناسی ئەو کۆمەڵگایانە بکات بەتە ئەو جەمیەتی کە لە ئێرانم کەێکە بیکات، فاجعەیەکی نییە بینێت، یعنی دیایە بینێت سەروی هەمووانەوە بە کۆمەڵ خۆیان کە ئەمانە لە ئێرانە بەشێکی زۆر لە تاوانە کۆمەڵایەتیەکان لە ئێرانە هینە مەلەوانەکان زۆر لە تاران و لە 200 نەفەر مەسەلەن ئێرانی بەم ڕۆژگارە لە تاران ئەگەر 1000 دانە جورم بکات ناڵێن کەسێکی ئێرانی، بەڵام کافیە یەک دانە ئەفغانستان لە تارانە دەست بەرێ بۆ خەڵکی کۆمەڵایەتی دزیە بکات لە بودان. کابرایەکی ئەفغانی لە هەموو ڕۆژنامەکان کابرایەکی ئەفغانی لە فڵان شوێن قەتڵێکی کرد، کابرایەکی ئەفغانی بەرجەسەیەکەنەوە ئەو
ئەو حیسە فاشیستی کە ئەو باسی کە ڕەگە سەرستی کە هاوڕە لەیلا باسی کرد میدیارمەتیە فەرهەنگی کۆمەڵگە ڕێک بخەن. جا بە قەولی هاوڕە لەیلاوەتی هەر کەسێک پشتیوانی لەم مەسەلە لە هەر پێگە و جێگەی کۆمەڵایەتی زانکۆیە یا دکتۆرە ڕۆژبیرە سەتوانە هەر کەسێک بە بڕوای من ئەچێشت پشتیوانی لە جەنایەتێک کە بێ بە شەریک بە عەمد یا بەبێ ئاگاهی عەدیە لە عەدەمی ئاگاهی بۆ کارێک بچنە پشتەوەی کە پەنابەری ئەوی لە ئێران نەتەنابێت دیپۆرتکردێنەوە بەڵکو بێ لە شارەمەندی باکوردان گۆڕی لەسەریانەیە ئەبێ لاش و بە بڕۆیان ئەبێ بێتە خواستێکی هەنووکەی بزوتنەوە کۆمەڵایەتیەکان لە ئێرانە کە بەربگرن بە ئەم جنایەتە دژی ئینسانی کە کۆمەڵی. زۆر سپاس بۆ بەڕێستان هاوڕێیا کۆ کاتێکی زۆرمان بەدەستەوە نەماوە بۆیە هەوێ لە هەر یەک لە بەڕێستان پرسیارێک بکەم سەرەتا دێمە لای خاتو لەیلا پرسیارێکمێ لە دوو بەشە لەم بارودۆخەیە ئەرکی خەڵکو بزوتنەوە ڕزگاری خوازەکان چییە چۆن دەتوانێت بەر بەشە پۆلی ئەم سەرکوتانە بگیردرێت و ینی چالاکوانان و خەڵکی مەدەنی بپارێزرێت ئەمە بەشی یەکەم پرسیارەکە لە قسەکانتانە باستان لە ئەرکی کۆمەڵانی خەڵک لە دەرەوەی وڵاتی ئێران کرد لە وڵاتانی ئەوروپایی و شوێنهایتر بە باسێکی گشتی تر بکەین لە دەرەوەی سنوورەکانی ئێران باسێک لە کۆمەلگای نێودەوڵەتیش بکەین پێتان وایە لە دەرەوە چه فشارێکی ینی بەجددی کاریگەر کە بتوانێت کاریگەریەک دروست بکات کۆمەلگای نێودەوڵەتی چۆن سیاسەتوانان چالاکوانان ئەوانەی کە لە دەرەوە چ سەر بە لایەنە سیاسیەکان بن چ سەربەخۆ بن چۆن ئەتوانن لە کۆمەلگای نێودەوڵەتیە فشارێکی وا دروست بکەن. دیارە سوالێکی گرنگە من لەو فرسەتەکەم ئەتوانم ئەوە بڵێم ئەوانەی کە لە دەرەوەی وڵاتن بە ئیستیڵاح ئەوانەی کە لە تاراکە هەن زۆر گرنگە کە دەنگی ئەو خەڵکە کە لەدامن لەژێر ئەشکەنجەدان بگەێنە کۆمەلگای نێودەوڵەتی یعنی پێم وایە ئەوە ئەرکێکی زۆر سەرەکیە ئەرکێکە بۆ هەموو هێزە سیاسیەکان بۆ ئەو خەڵکەی کە لە دەرەوە هەن خارج لەوەی کە چ بیر و باوەڕ و چ ئیدۆلۆژیک و بیرێکیان هەیە مەسئلە ئەوەیە کە ئەو شتێکی کە بەڕاستی لە ناو ئێرانە پێش دێت و بەتایبەت لە کوردستانە لە بەلوچستانە و ئەو ئێدام و سەرکوتە سیستماتیکە کە پێش دێت دەبێ بگەێنە گوێچکەی کۆمەلگای نێودەوڵەتی دیارە کۆمەلگای نێودەوڵەتیش بەداخەوە خۆی بۆ خۆشی ئەویش ئەسریە کێشە و قەیرانی ناوخۆی هەیە و زۆر کات شاید ئینسان هەتا ناومید بێتەوە لە بەخشێک لە کارەکەیان وەکو ئەو وەزیفە و ئەرکەکە هەیەە شاید پێش نەڕۆن بەڵام من پێم وایە باس دەبێ ئەو ئیتلا ڕسانیە ئیتفاقکەوێەوە بتایبێت ئەو خانەوادانی کە لە ناوە هەن ئەگەر لەژێر شار و کوشار و ئەو شتانە هەن حتمن بە شێوەیەک لە خەڵک لە دەرەوە ئاگادار بکەن و ینی بابێت کە بەڕاستی ارتباطێک و پەیوەندیەکی سیستماتیک لە نێوان کۆمەلگای نێودەوڵەتی بە دەنگی ئەوانەی کە لە دەرەوە هەن ئەو ارتباطە سیستماتیکە شکل بگرێت چۆن کۆماری ئیسلامی زۆری پێخۆشەکە ناوخۆ سەرکوت کاوە دەنگی دەڕۆیش ببەسێت دەنگی خەڵک ئەوانەی کە لە تاراکە هەندێکی ئەوانش ببەسێەوە کۆمەلگای نێودەوڵەتیش بە خاتری ئەو بەرژەوەندیانەی چاوی خۆی ببەسێت بەڵام مەسئلەی گرنگ ئەوەیە کە نابێ ئەو شتە پێش بێنێ ئەو شتێک کە بەرژەوەندی کۆماری ئیسلامیە دەبێت تێکچێت و خەڵک لە دەرەوە ساکت نەبن ساکت بوونی خەڵک لە دەرەوە ینی فشار و ئێدام و سەرکوتێکی زۆرتر بەتایبەت خەڵکی کوردستان وەکو ئەو شارانەی کە بۆ خانەوادەکان لە کوردستان ئێستا پێش هاتووە لەبی کە ناڕازین ئەوانەی هەر بیر و باوڕێکە هێزە سیاسیەکان ئەو خەڵکەی کە غەیری کوردن لەگەڵ کوردەکانیشتا ئالەم جێگا لازمە کە ئەو دەنگە بگێتە گوێشکەی کۆمەلگای نێودەوڵەتی بە کۆمەلگای نێودەوڵەتی وادار بکەن حرەکەتێک وادار بکەن کە نەبێتوە ئەو بەرژەوەندیە مرۆڤ نەزەر بگرێکە بە سەرکوت لە ناوخۆی ئێران کۆمەلگای نێودەوڵەتیش زەرەرەکات چون خەتەری کۆماری ئیسلامی فقط بۆ ناوخۆی ئێران نییە
خەتەری کۆماری ئیسلامی هەر ئۆکتاپوس و ئەو مارەیەکە ڕۆژهەڵاتی ناوینی گردێتەوە ئەگەر هێز و دەسەڵات پەیاکە ئەو خەتەرەش یەکێکە ئەو تەرەقی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە تەواوی دنیا توانێت تاکید بکات. بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێستان خاتو لەیلا دەستی بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێستان خاتو لەیلا دێمەوە لای هاوڕێیاکۆ. هاوڕێیاکۆ لەسەر قسەکانی هاوڕێ لەیلا قسێکتانەیە لە درێژێ و قسانەدا دەربارەی ئەرکی خەڵک و بزوتنەوە ئازادی خوازەکان لە کۆمەلگادا ئەرکی ئەوان چییە؟ بەڵام پرسیارێکی تایبەتی کە بوو بەڕێستان وەک کۆتا پرسیار هێمە کە خۆشتان باستان لێ کرد و باسی گرنگیەکەشتان کرد لایەنە سیاسیەکان چۆن دەتوانن یەکگرتوانە بەرامبەر بەم بارودۆخی کە لە ئێستادا لە کۆمەلگای ئێراندا لە ئارادای و ڕژیم بەم شێوەیە ئەم شەپۆلە لە سەرکوتی دەستپێکردوە چۆن نەتوانن یەکگرتوانە بەرامبەر بەوە ڕاوەستن و تا بە ئێستا چه هەنگاوێکیان هەڵگرتووە؟ شەڕێک لە ئارادایە شەڕی ئیسرائیل و ئێران ئەم شەڕا بە هەر بۆچوونێک کە هەمان بێ لەسەری تاوانبار کێ مالومە تاوانباری شەڕەکەی کێ و بەعامیش هەموو کەسێک لە بواری ئەخلاقی بەتایبەت ڕێکخراوەکانی شەڕ بوو ئینسان دۆست و ئەوە بە هەموو شێوەیەکە بێ ئەم شەڕە مەحکوم کرێت. بەڵام خودی شەڕەکە فقط بە مەحکومکردن بۆی کە من دژی شەڕم بۆ شەڕەکە ناوەستێ. شەڕەکە لە ئارادایە و ئێمە هەر چاوەڕێیەکەین ئەگەر اتفاقێک ڕوو بدات شەڕەکە دەست پێ بکاتەوە یا ئەگەر بەس بێت لە ئیختیاری جەماوەری خەڵک و یا لە ئیختیاری لایەنە سیاسیەکان ئەم شەڕە ناتوانێت بەم لایە بەو لایە بخێت. سەرکوت و خەفەقانی هەروەکو کەوتم لە درێژەی دەسەڵاتدارێتی کۆماری ئیسلامی بە شێوەی سیستەمات بووە و هەر ئێستاش هەر هەیە سیشی کردووە. پس بەدانی دروست و بەدانی ڕادنێک کە زیندانیان سیاسی بێ ئازاد بکرێت ئیعدام بوەستێنن ئەوە هیچی ناچێتە بواری جێبەجێکردنەوە. ئێمە ئەبێت کاری بەکردەوە و لەسەر عەرز بکەین. باس لە کۆمەلگای کوردستانە کۆمەلگایە کە فراحیزبیە حیزبیە و لەو کۆمەلگایە گوێ لە لایەنە سیاسیەکان ئەگرن بە بانگەوازی لایەنە سیاسیەکان مانەگرن بە بانگەوازی لایەنە سیاسیەکان دێنە سەر شەقام بە بانگەوازی لایەنە سیاسیەکان چەکدارە بن پەیوەستە بن بە هێزی نزانیەوە تا پێی گیان لە پێناو ڕزگاری لە دژی دیکتاتوری و داگیرکاری خەباتەکەن قوربانیەدەن. بۆیەکە ئەم کۆمەلگایە پێویستی بە ڕێخستن هەیە بە هەڵدەنگی هەیە بە لێک نزیک بوون هەیە بە هەر بیر و بۆچوونێک کە تێیدا هەبێت بە هەر جیاوازیەکی چینایەتی و بە هەر جیاوازیەکی کەلتوری و بە هەر شێوازێک کە هەبێت لە ناو کۆمەلگایە ئەم کۆمەلگایە دەبێت ڕێک بخرێت. لەولاشەوە گوتم لایەنە سیاسیەکان ئەرکیانەوەی لەم پەرتەوازەیە بێنە دەرەوە دەبێت ڕێک بخرێت هەر لایەنێک بە هەر بیر و بۆچوونێک کە هەیەی بە هەر پلان و ئامانجێک بە دواڕۆژی خۆیەتی بەڵام دەبێت لەگەڵ باقی لایەنەکانی تر لەسەر لانی کەمی داخوازیەکان کۆک بن کە ئەمەد بوو یعنی لایەنە سیاسیەکان ڕێکخران ناوەندێکیان پێکێنا چارتێک یا هەر شتێک لە دەوری یەک لەسەر خواستە حەدی ئەقەلیەکانی ئەم کۆمەلگایە و خەڵکی کوردستان یەکدەنگ ئۆتۆماتیک لە بەردەم جەماوەرێکی یەکدەنگ ڕوبەڕوە بیتەوە کە دەتوانێت ئاعتراض کات کە دەتوانێت مبارزە بکات کە دەتوانێت مبارزەکردنەکەی بەکردەوە تەئسیری هەبێت تەنانەت لەسەر بەرگرتن بە ئیعدام تەنانەت لەسەر ئازادکردنی زیندانیەکی سیاسی. بۆیەکە ئەرکی ئێستای هەموو لایەنە سیاسیەکانە کە بەدەم ئەم بانگەوازەی کە خەڵک هەیەە بۆی کە ڕێککەون بچن و خۆیان ڕێک بخەن چون تایسێ چوون خەریکەن ئەوەی کەوتە تایسێکیان کردووە دانیشتنەکان بەردەوامە و هیوادارم لە درێژەی ئەم دانیشتانەیە ڕێک بکەون لەسەر داخوازی حەدیقەلەکانی خەڵکی کوردستان و ئەمە بکەنە پرۆژە و بەرنامەیان بۆ داهاتوو مبارزە و کاری خڕێخستنی جەماوەر لە ناو خۆی وڵات. ئێستا ئەم ڕێکخراوانە بێت لەسەر چەند خاڵ لانیکەم پێک بێت فەزایەک لە سەرکوب و لە خەفەقان هەیە دەبێت لە ڕێگای میدیاکانیانەوە لە ڕێگای کاناڵەکانیانەوانێ
پەیام بدەن کە چۆن ئەم خەڵکە لە زمنی مبارزە لە زمنی درێژە بە مبارزە و بە چالاکیەکانی خۆیان مەسایلی ئەمنیەتی خۆیان بپارێت و لە دەرەوەی هاوپەیمانی بۆ ئەم جنبشە بۆ ئەم جوڵانەوەیە دروستکە لە کۆمەلگای نێودەوڵەت وەختێک لە وڵاتێکی ئوروپایی دێنە سەر شەقام ئاکسیۆنێک بۆ پشتیوانی لەوە ڕێگەخەن یەکدەنگ بانگەوات بدەن بە یەک ڕاگەیاندنەوە بانگەوات بدەن یا لانیکەم لە کات و زەمانێکی مشەخەسا ڕاگەیان وەختێک ڕوو لە جەماوەر لە ناوخۆی وڵاتە ڕاگەیاندنە دەن بە یەک ڕاگەیاندنەوە ئەعلامی موجودیت بکەن یەک تاکتیکیانە بێ لەسەر شتەکان فەرق بۆیەکە من پێشەوەی کە باسی هەمووی ئێران بکەم کە ئەو وەزیەتێکی تایبەتی هەیە و ئێستا بەرنامەکە کوردیە و گوێگرەکانیشمان لە کوردستانن ئەمێ باسی کوردستان بکەم کە جگە لەمانە تایبەتمەندی خۆشی هەیە بۆ مبارزە و بۆ خەبات مێژوویەکیشی جیاوازی هەیە لە ستەمکاری وەساقا بشێکیش لە فەزای سەرکوت فشارەکەی ئێستا لەسەر خەڵکی کوردستانە ئەوە بڵم کە ئەبێ خەڵکی کوردستان ڕێک بخرێت متحد بن هاودەنگ بن لە هەموو تاکتیکەکانی مبارزە ئەمە ناکرێت ئەگەر لایەنە سیاسیەکان وانە لایەنە سیاسەکان وایان کرد ئۆتۆماتیک کۆمەلگا جوای لێکرێت ناتوانیت ئەفکاری نێودەوڵەتی کۆمەلگای ئینساندۆست و ئازادی خواست لە دەرەوەی وڵات ڕاکێشی سەرنجێوان ڕاکێشی بەرە ئەو جنبشە ئەگەر ڕێکخراوە سیاسیەکان یەکدەنگ نەبن بۆیە پێویستە ڕێکخراوە سیاسیەکان یەکدەنگ و هاوڕا لەسەر دوبارە ئەیڵێمەوە هیوادارم تکراری نەبێ و منی زۆر درێژە بە وەڵامەکەتان نەدەم لەبەر کاتی بەرنامەکە هاوڕا بن لەسەر لانیکەمی داخوازیەکانی خەڵکی کوردستان و تاکونێ ئەم خەباتە بە حەدی ئەقەلی خەسارەوە بەرەو پێش بچێت. بەڵێ لەم ئاراسەیە هاوڕاکۆی شنگاوی هەڵگیراوە بەڵێ چەندین لەگەڵ هەموو لایەنە سیاسیەکان و درێژەشیە بێت دانیشتەکان بەرەو پێشە تا ئێستا من لانیکەم بۆ خۆم بڵێم کە ئاگاداری وردی دانیشتەکانم خۆشببینم بەوەی کە بەو ئاراسایە ئاڕوات کە هەم کۆمەلگا پێخۆشە و هەم بە قازانجی خەباتە. زۆر سپاس کاتی بەرنامەکەمان کۆتایی پێهات دیارە باسە لەوانەیە کاتی زۆرتری پێویستە بەڵام ئەگەر پێویستکە لە داهاتوودا لە بەرنامێکی تردا دووبارە باسە درێژە پێ بدەین. زۆر سپاس بۆ هەردوو بەڕێستان خاتوو لەیلا مرۆڤەتی وە هاوڕێ ئاکۆی ئەنوەری زۆر سپاس بۆ ئامادەبوونتان و بۆی قبوڵ زەحمەتان کرد. سپاس بۆیەوە و سپاس بۆ کاتێک کردەکەم. زۆر سپاس بۆی وەی بینەری خۆشەویستیش کە تا بە کۆتایی بەرنامەی تایبەتی ئەمڕۆکەمان لەگەڵماندا بوون هیواداری ناوەڕۆکی بەرنامەکە جێی سەرنجیەوەی عزیز بوو بێت و توانن کەڵکی پێویستی لێ وەربگرن. فەرموون بۆ درێژەی بۆ بینینی درێژەی بەرنامەکانی تەلەڤیزیۆنی کۆمەڵ.